ئێمە لە چوارچەوەی ئەم ڕەوشەی کە هاتوۆتە پێشەوە کە ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە ناوچەکە کردووە کە خەڵک توانای کارکردن و ژیانی نەماوە زۆربەی هاوڵاتیانی باشووری کوردستانیش و شاری سێمانی یان بچەخۆریان کاری ڕۆژانەی دەکەن توانای ئەوەیان نەبووە کە ژیانی خۆیان مسۆگەرکەن ئێمەش بە ئەرکی بەرپرسیارەتی هەستان وەک تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان داخوازیمان کرد لە خەڵکی خێرخواز و بۆ ئەوەی هاوکاریەکان بگەنە دەست ئێمە بە ئامانەتەوە ئەو هاوکارانە بگاتە دەستی هاوڵاتیانی کە پێداویستیان هەیە و لە کاتەدا بێکارن دەیان ماڵمان بەسەر کردوێتەوە لە چوارچێوەی ئەو کاری کە ئێمە وەکو ئەرکی بەرپرسیارەتیمان لەسەر شانمانە و هاوڵاتیانی خۆمان بەسەر کردوێتەوە و خەڵکی خێرخوازیش بەدەنگمانەوە هاتوون بە جێگەی سوپاسە ئەوەش کە توانیان هاوکاری ئەمە بکەن ئێمەش هاوکاریەکانمان گیانتۆ دەزەسە و خەڵکانی کە پێداویستیان بووە یان ئەوە تا ئەوان لە جێی متمانە و باوەڕێەوە کە ئێمە کەسایەتی ئەوان لەکەدار ناکەین یانەوە تا و خەڵکانی کە پێداویستیان هەیە ئێمە ئاشکرای ناکەین دایان خەڵک پەیوەندیان پێوە کردوین لە ڕێگەی ئێمەوانێت توانیمانە ئەو هاوکارانەی کە بەدەست ئێمە گەیشتون بیانگەینە دەست ئەو هاوڵاتیانەی کە پێداویستیان بووە بەڵێ بەداخەوە ئەو هاوکارانەی کە گەشتوت دەزێمە لە چاو پێداویستی خەڵکیدا توانای پڕکردنەوەی پێداویستی ئەو خەڵکەی نییە خەڵکێکی زۆر کە دەچینە گەڕێکەوە دەیان ماڵ دەڵێن ئێمەش پێویستمان پێێتی و ئێمە توانای ئەومان نیانەوەتانی ئەو ماڵانە کە ئەدەین لەو گەڕەکەیان ناتوانین بین هەموو شوێنەکانی کە پێویستیانە یان ئەو کەسانی کە دێن داواکاریەکە ناتوانین ئەوانیان هەموو پڕ بکەینەوانێت لە ڕاستدا ئەمەش ئێمە ناڕەحەت دەکات دڵتەنگە بین بەوە کە دەبینین خەڵکی شارەکەمان و هاوڵاتیانی ئێمە لە کەم دەرامەتی توانێت ئەویان نییە ژیانی خۆیان و مناڵەکانیان مسۆگەر بکەن ئێمە بەردەوامی ئەدەین بەم کەمپینە ئەتاک تو خەڵکی خێرخواز و خەڵکی بەتوانە ئەوەی کە خاوەنی دەرامەتێکی باشن هاوکاری ئەمە بکەن ئێمە بە ئامانەتەوە ئەو پێداویستیانەی خەڵک جێبەجێ دەکەین و ئەو هاوکارانە کە دەگاتە دەستی ئەمە بە دەستێکی پاک و ئەمینەوانە دەیانگەینە ئەو خەڵکەی کە پێویستیان پێێت